ساڵانە بەشداریکردنی خوێندکاران و ئامادەبوونیان بۆ وەرگرتن لە زانکۆ و لە پەیمانگا و لە خوێندنی باڵا ڕوو لە زیادبوونە و ساڵ بە ساڵ ئاماری بەشداربوون و هاتنە پێشەوەی جیلی نوێ زیاترە و ئەتوانین بڵێن ئەم ساڵانە لەسەر ئاستی زانکۆکان و پەیمانگاکان بەشی نوێ و پسپۆری نوێ و وردەکاری لە پسپۆرەکانە زیاتر ئەبێ هەموو ئەمانە ئەتوانی بڵێن وەکو سەرەتایەک وەکو بناغی سەرەتایەکە کە بۆ زیاتر بەرەو پێشچوونی کۆمەلگا وەکرانەوەی کۆمەلگا و هاتنە ناوەوەی ئاستێکی زانستی باش لەلایەن خوێندکاران و لە ناو کۆمەلگاشە بە چین و توێژە جیاوازەکان و دروستە بێ. بێگومان ژمارەیەکی زۆر زانکۆی حکومی و زانکۆی ئەهلی لە ناو هەرێمی کوردستانە بوونی هەیە لە شارێک بۆ شارێکە کۆڕێ بە پێشماری دانیشتوان و بەپێی ئاستی ڕۆشنبیرەکان ئەوەی ئێمەکو زانکۆی خۆمانکەیەکێکین لە زانکۆ حکومیەکان ساڵانە ئەتوانین بڵێن ژمارەیەکی باش لە خوێندکارە کە لە هەزاران خوێندکارەکانن دەرچوونمان هەیە بەپێی پسپۆریە جیاوازەکان لە بواری ئایتی لە بواری پزیشکی لە بواری کشتتوکاڵی لە بواری زانستە پراکتیکیەکان لە بواری ئینفۆرماتی لە ئەندازیاری کە هەموو یەکێک لەمانە کاتێکە بن بە هەڵگر و بە خاوەن بڕوانامەی ئەو پسپۆریە وردەکاری و بەش ئاستێکی باشی زانستیان پێیە و ئەتوانن لە بەشە جیاوازەکان لە بەشە پراکتیکەکان کار بکەن بۆیە ئەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر خوێندکار ڕاستەیەتە ناو بازارەوە بەڵام ئەو جیلە گەنجە ئەو هێزە گەنجە زۆرەی کە هەمانە ئیستیعابی بازار بەپێی ئەوان نییە بۆیە بەشێکی باشیان لە ناوەندە ئەهلەکان و بەشێک لە ناوەندە حکوومیەکان کاری دەسەکەوێت بێگومان بەپێی ئاستی زیرەکی بەپێی توانای خۆی بەپێی هەوڵی خۆی بەڵام بەشێکمان هەر ئەمێنێتەوە کە بەپێی پێویست کاری دەست ناکەوێ و لە ناوەندی کارابوونی نییە چەند مدەیەکی پێچێت کاتێکی پێچێت تا کاری دەستکەوێ یان بەشێکیشمان هەیە کە مەرجنێ لە ناو پسپۆری خۆیان لە بوارێکی ترا کاری دەسەکەوێ و ئەتوانێت کار بکات. بەشێکی زۆر لە خێزان خۆشبەختانە دایک و باوکی ئاستێکی ڕۆشنبیری باشی هەیە پاڵپشتێکی بەهێزە هاوکارە یاریدەدەرە زەختێکی زۆریش تەنانەت ینی لاوانێ زەختێکی زۆر لە خۆیان بکەن هەتا مناڵەکانیان لەو کۆلێژە بێ یاخود لەو پسپۆریە بێکە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە کە کاری دەستکەوێت توانای ئەوەی هەیە بتوانێت خزمەتێکی باشتر بکە و ئەتوانی بڵین لە سێکتەر ئەهلەکانە هەل و دەرفەتی کارکردن بۆیان زیاتر گونجاوە بۆی دایکان و باوکان پشتیوانێکی بەهێزن و هاوکارن و یاریدەدەرێکن و درگاکەرەوەی ئەو ڕێگەیانن بۆ خوێندکارەکان کە بتوانن زیاتر کاریان دەستکەوێت و زیاتر بەرەو ئاستی خوێندنی باڵا بڕن. بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکەین شەهادەی بەرز و خوێندن لە کۆلێژە بەرزەکان پلەی یەکەمە لەبەرەوە لە هەموو ئەتوانی بڵێن ینی بیرکردنەوەی زۆری کۆمەلگا وایە ماندووبوونێکی زۆر هیلاکبوونێکی زۆر دەرەجێکی بەرز بێنە تا بچیتە بەرزترین کۆلێژ مەرجنی حەز و ئارەزوی خۆی بێ لەبەر ئەوە ئەمە ینی پرسیارێکت بۆ دروستەکە ئایا ئەو کەسە ئەتوانێت سەرکەوتوو بێ ئایا ئەو کەسە کە بۆ دەرەجە بەرزەوە کە ئەم کۆلێژە شتاوەکە ئەتوانێت بەتەواوەتی ئەو ئامانجەی هەیەی بیپێکێ ئەمە پەیوەستە بە تاک و بە ئاستی ڕۆشنبیری تاک و بە خێزانەکە خۆیەوە بەڵام مەرج نییە هەمویان بە حەز و ئارەزووی دڵی خۆیان هاتە بێتن بەڵام بە مروری زەمان بە تێکەڵبوون لەگەڵ زانستەکانە بەکرانەوە و چوونەنە وردەکاری پسپۆرەکانەوە خۆیان ئەدۆزنەوە و حەز و ئارەزویان بۆ بەشەکە زێ ئەبێت لەوانێ بەشێکی کەم لە خێزان هەبێ وا بیرکاتەوە تەنها شەهادە بەدەست بێنێ کار دوو شێوازی هەیە کارێک بۆ ئەوی بژیت کەسێک ژیانێکی ئاسایی و ژیانێکی خۆشببختت هەبێ مەرجنیە بە زۆری ئەو داخلەبێکە دەستەکە ژیانێک بێکە بتانی پێداویستەکانی خۆت دابینکەی بەشێکی تریش هەیە ئارەزوو حەزوو ئامانجەکانت بپێکی و زیاتر برەوی پێبەی و بتانی خزمەتی کۆمەلگا بکەی لەو خاڵی هەیەی بەرەو پێشەوەی بەری ئەم دوو جۆرە هەردووکیمان هەیە و ئێمە خوێندکارمان هەیە ئەیبینین کە ئێستا لە هەردوو بوارەکە کارەکە ئەوەی کە ژیانی خۆی دابینکە و بۆ برێژ بە پسپۆرەکەی خۆی بە لە ئاستی پەرستاری ئێمە زۆرینەی زۆری خوێندکارەکان کچان لە ئاستی فێماڵن چکە هەر وەکو ئیشکردنیش وەکو تەخەسوسیش ئەوان زیاتر خۆیانە بینەوەتیایە لەبەرەوە ئێمە وەکو کۆلێژی خۆمان لە سا 75 بۆ 80 خوێندکارەکانمان لە کچانن و کەسانی سەرکەوتوشن بێگومان نسا ئەمە لەم ئاستەی ئەولەمە و لەم کرانەوەی دنیا یعنی هەستەکەم ئەم شتانە زۆر ئاسایی بووتەوە و کاری کچ و کاری کوڕ هاوتا بووە بە پێچەوانەوە کچان لاوانێمان دووترن هیلاکترن و زیاتریش کارەکەن ئێمە خۆمان وەکو سافسافی مامۆسای کچان زیاترە خوێندکاری
پێشیان زیاترەکات تا هەلیکاریش بۆ ئەمان زیاترە و لە بواری کارکردنیشە ئەمان زیاتر کارەکەن. بێگومان هیچ شتێک بێ پاڵپشتی نابێ بە هاوکاری نابێ بوونی دایک و باوک لە ژیانی هەموو تاکێکا زۆر گرنگە بەتایبەت ئەو دایک و باوکەی کە هاندەرە کە ڕێکخەرە کە وای لێکا زیاتر بەرەو پێشەوە بڕوە و بڕاتە ناو پسپۆری خۆی تا زیاتر برەو بەخۆی بە. ئایا حکومت بەر لەوەی هەلیکار بڕەخسێنێت توانیوێتی ئەو هەلیکارانی پێشتر کە هەیە بە تەواتی برەوی پێبا و بەرەو پێشەوەی بەرێ ئەگەر ئەوانی توانی بێت بە تەواتی پێشخە سێکتەرەکان بە تەواتی کاری خۆیان بکەن ئەو کاتە بێگومان هەلیکاری زیاتریش ئەڕەخسێ بێگومان یعنی تۆ کە یەکێک خۆی پسپۆری هەبوو حەزی هەبوو خۆی وەکو تاک بە دوای هەلیکاراگەڕێ بە دوای ئیشاگەڕێ خۆی ئەو کە هەلیکارش کە دەستیکە و لاوانێ سەرەتا بە پێ تەمۆحی ئەویش نەبێ بەڵام وردە خۆی دۆزێتەوە ئەو کارەی دەسەکەوێت کە لە جێگای متمانی ئەوە و جێگای حەز و ئارەزوەکانی ئەوە.